بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان بەڕێزان، لەو بابەتێکەوە لە خزمەت ئێوەی بەڕێزین سەبارەت بە پەروەردەی منداڵ، ئەویش لەژێر ڕۆشنایی پەیڕە و پرۆگرامی پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم لە پەروەردەی منداڵ گەیشتینە زنجیرەی 16هەمین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. لە زنجیرەی ڕابردوو باسی ڕێگا و هۆکارەکانی پەروەردەی منداڵمان کرد کە بریتی بوو لە 5 ڕێگا، 5 هۆکار. یەک لە ڕێگاکان بریتی بوو لەوەی کە گوتمان ڕاستکردنەوەی هەڵەکانیان کە زۆر مهمە، یعنی ئەو خاڵی یەکەمە گوتمان ڕاستکردنەوەی بیر و بۆچوون و هەڵەکانیان. خاڵی دووەم پلەبەندی لە پەروەردەکردنی منداڵ، یعنی لە تربیەت، لە تعلیم، لە بەکارهێنانی ئەو کارانە کە زۆر گرنگە پلەبەندی بەکارهێنان. خاڵیشتر لەو خاڵانەی لەو هۆکارانێکەوە گوتمان پێویستە دایک و باوک و هەموو کەسێک کە کاری پەروەردە دەکاتن بەکاری بینی ئەویش بریتی ئەوەیە نیشاندانی ئەو هۆکارانەی کەوە یان ئەو ئامێرانەی کەوە منداڵی پێسزا دەدرێت، وەکو قامچیەک شتێک کە گوتمان بزانی برێ ڕۆڵە گیان بەخوای ئەگەر ئەو جارە دووبارەکەیەوە مەجبورم ئەوە دلۆ بەکاربیرم یان پێی نیشان بدەیت. خاڵی سێم ڕاکێشانی جێ، مەسەرەن ئەوە بە نەرمی جێ ڕاکێشی لۆ دەکەی، بەڵام نەک جێی دەرینی لە بنەوە، نا یعنی عەزیەتی نەدەی. زۆر جاری وایە مەسەرەن قیچێک ئەوها پرچی دەگری بەڵام نەک دەرینی، نا بەعەستەم بەس ئاگاداری کەیەوە. خاڵی پێنجەم و کۆتایی لە ڕێگانی هۆکارەکان بریتی بوو لە لێدان. لەبەر ئەوەی لێدان بەڕاستی زۆر گرنگە، یعنی کە درێم گرنگە، مەقسەدم ئەوەیە زۆر ئینسان دەبی هەستیارانە هەرسوکەوت بکە لە کاتی لێدانی کەسی بەرامبرت، بە تایبەت ئەوە منداڵە لۆیە دایک و باوک لۆی کەوا یعنی ئەو هۆکارە بەکاردەیدن دەبی زۆر حەکیمانە بەکاری بینن. واللهی ئەو لێدانە یعنی سبحان الله وەکو دەرمانێکە کەم بخوا ئیستفادەی لێ ناکە، زیاد لە حەدی خۆی بیدێ دەیکوژیتن. لۆیە زۆر ئاگادار بە، دەبی دایک و باوک زۆر حەکیم بن کاتێکەوە منداڵەکەی سزا دەدا، کاتێک کوڕەکەیتی کچەکەیتی لێی دەدا چ لێدانێک بی، بە چ شێوازێک بیتن، یعنی دەبی ئاگادار بی ئەو منداڵە کاتێک کە لێی دەدەی ئەشکەنجە و ئازاری دەدەی دەبی ڕەچاوی چەند خاڵێک بکرێتن. طبعا لێدان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی باسی کردووە، وە خوای گەورە لە قورئانی پیرۆزیش لەو دەربارەی لە کاتی یعنی سەبارەت بە نوشوزی ئافرەت یەک لە هۆکار و ڕێگاکان خوای گەورە فەرمووی وەضریبوهن، دەتانن لێیان بدەن. ئەو لێدانەکە ئێستا ئەمە باسی دەکەین بە چ شێوازێکە. و لێدانی منداڵیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرموودەدا دەفەرمێ مروا ئەولادەکم بالصلاة وهم أبناء السبع، فەرمان بکەن، داوا بکەن لە منداڵەکانتان نوێژێ بکەن لەو کاتێ تەمەنیان 7 ساڵە، وەضریبوهم عليها وهم أبناء 10، لەسەر نوێژ لێیان بدەن، لەسەر هەڵەکانیان لێیان بدەن لەو کاتەی تەمەنیان دەبتە 10 ساڵ، لەو کاتەی تەمەنی ئەو منداڵە دەبێتە 10 ساڵ. کەواتە لەو فەرموودەیە ئەوەمان لۆ بە دەردەکەوی، یعنی ئەوە خاڵی یەکەم، بنەمای یەکەم لە لێدان، بنەمای یەکەم ئەوەیە نابی منداڵ لە تەمەنی کەمتر لە 10 ساڵ لێی بدرێت. منداڵ کە تەمەنی لە 12 ساڵە نابی لێدانی لۆ بەکاربێ، گوناحە. منداڵ عمری 2 ساڵە، 8 ساڵە، 10 ساڵە لێدان نابی لۆ ئەو تەمەنە بەکاربێ بە هیچ نەوعەچی. دەکرێت چاوی لێ سۆرکەوە، دەکرێت بە عەستەم جێڕاچشی، دەکرێت مەسەلەن هەندێک شت یعنی بەکە، بەڵام نابی لێدان لۆ کەمتر لەو تەمەنە بەکاربێ. لۆیە تەماشا بکە، ئیسماعیلی کوڕی سەعید دەفەرمێ پرسیارم لە ئەحمەد کرد، لە ئیمامی ئەحمەد، ئایا دروستە ئینسان لە منداڵەکەی خۆی بداتن لەسەر نوێژ کاتێک کە گەیشتە 10 ساڵ؟ دەفەرمێ وتی إن أبا عبد الله دك إمام أحمد قال اليتيم يؤدب، منداڵی بێباوک دەبی تربیەت بدرێ، ويضرب ضربا خفيفا، لە تەمەنی 10 ساڵ دەکرێ لێدانێکی خەفیف، مەسەلەن لۆ نمونە
ئەوە دەستەچی لە پشتی دەدەی مەسەڵەن ئەوە چی دەکەی لۆی ئەو منداڵە ئاگادار بکرێتن لۆیە پرسیار کرد لە ئەبوو عەبدوڵڵا لە دەربارەی لێدانی مامۆستا لە بۆ منداڵ فەرمووی على قدری ذنوبهم بە جێرەی خراپەکانیان بە جێرەی ئەو تاوانەی کردیتی لێی دەدرێ ويتوقع بجهده الضربة بزانا نابي بأو بري قوتي خوي لي بدا وإن كان صغيرا لا يعقل فلا يضربه أجر من ضالك يشتن عقلي بي نجيشتيا من ضالك للروزية من ضالك لتمني سنتعية زور بتوكا نابي لي بدري أو من ضالتك نازاني خرابو تاكي خوي تيا أوان خالي يكم دس بيكني ليدان لمن ضال نابي لتمني دصال كم تربي أجر زانين من ضالك زور مثلا أولك ضرب خفيف يعني ضربة شيء عن ليدان شيء زور بسيط أو شيء ليبكي أو يعني بنوع شيء وا أجداري كيوا أو بنما يكم بنما يدوم لبو ليدان نابي ليداني من ضال لسي قامتي لسي صوندا لسي قايش زياتر يعني أجايش تدا بيدو ترى قصاص لشريعة الإسلام أو حكم قاضية هيدا كوت سر من ضالكي ليدا يعني ليدانك ندو ندا يعني داشي أو من ضالي دس هواري دس هالناقري براية كان دس هالناقري كاكا أو زلادة أو داكو بابنية بخواي والله أو الظالمة استمكارة أو من ضالة آخر كودة بيبون عيلي بدي لو إمامي بخاري لا أبو هريرة دجرتوا دفرموه بيغمبري خوا صلى الله عليه وسلم دي فرمو لا يجلد فوق 10 جلدات إلا في حد من حدود نابي لكسك بدري دق زلدا دق قامتي إلا كابرا حدشي كبسر يا خو من دال حدشي ذكر ديا أتو بيبكلويا بنا ما يدوم زور جرينجا نابي لسه زار زيات اللي بدي نك سي زار عندك سي قامتي سي صوندا يعني لو زياتر براستي ليدان لمن ضال أو ظلمة أو غدرة أو ناحقية برامبر بمن ضال ك بوشوي لي بديتر خالي يشتر بنا ما يسيم أويا بكار هناني أو آميرة يعني أو شتي كبيلة من ضالك يدي بتسي لي يدي بيغمبري خوا صلى الله عليه وسلم زور تأكيدي كتولته صوتي على قامتي ونيا قامتي عادة مثلا اشتكي وشي قايشيا يعني صوندا يعني مهم اشتكي نرمو شلبي يعني عندك دارية شلكي دكاتن يعني دارة باريكا ونيا شلكي دكاتن أويش نابي حتى هيزو قوتي خوتيا لي بدي يعني بس شي أو هاللي دي قيتك إيشي بيبقى أو من دالة علي كرديا لو أو خالة زور مهمة دايكو باوك ما مستاهك كلام من دالة كيدا دا بصاني أو من دالة الاستيلي ددري من دالة هي نيو ساعد داكو باب لي ددا نازاين الاستيلي ددري يك بدن جيها واردك يا أخي تصم كرديا ونيو داكو باب دايبني رولجيا أو غلطك أويا جاري يكم بيم قوتي جاري دوام بيم قوتي أو بوت سندمين زار أتو من الشر مزال كل برامبر بخلشي أهم بصانة تزرر كت كرديا رون كوا أو جاهيني بليدانشي وها كأو من ضالا يعني لكساتي تأصيل لكساتي نكا مثلا دمو تساوي يكشق اللي يبدا همو بنزي دسيلة متساوي دياربي مدال دس مكتبي دس شيتو غلق دايبيني ينبري تساوي همو شين بيتا حتى ليدان لآفرتش هو زريمية بيغمبري خواد فرمي كليتان دا ضربا غير مبرح نابي لدانش أو توبي عيب دار كربي دستي بالشيني مثلا لي بدا بدي تساوي شينكا يعني برين لقلبي فيدا بنا مثلا لنيشي لراني أو شوين أنا كنرمى ونيا أيش بقامتيك بصوندك شتشي آساي بنماي السيم لو بنماني ليدان بنماي السيم كباس ماكت قلت مان شيوازي بنماي السيم تيا شيوازي ليدانكا بس نوعك بزانا شيوازي ليدانكا يكميشت أو يكوا محاولة بكي ليك دي مدى ليدا وليدا ليك دي لا مثلا قامت يشي ليدا دي يشي لنيشي دي يشي لو لا يبدا با يعني زوج كانتو ليك دي بدي زوج زاري زور عزيتي بيدقا زياد لحد أو هيك محاولة بكا كقامت يك ليدا مكو وصلي ليدا لو ليدان دبي وكو دكتورك
کە ئەو دکتۆرە کەسێکی دێتە بندستی دەزی لێ دەدا وانیا ئەگەر بەبێ ڕەحمانە یەکە و سەر دەرزێکی لە قەلبی ڕابکە و بەبێ ئەوەی والله یعنی تەمەشا دەکەی ئیشەکەی سەقەت دەبیتن لێ داک و بابیش کە لێیدا قامچێک لێدا کوڕمە خلۆرەکە لێدەم ئەوها قسەی عەتفی بچوو لێدا تۆزێک هەروەستەی بکە ئەو جە قامچی دووەمی لێدەوە ئەو جە قچەچکە ئەو جە لێیدا ئەوها لەک لەسەر یەک لۆیە بەڕاستی ئینسان دەبی ئاگادار بی ئەو جە کە لێتدا نابی دەستی خۆت بە قووت هەتا دەستت تێدا دەستی خۆت برنکەی و لێیدەی نا ئەوە غەڵەتە لۆیە ئینسان دەبی زۆر ئاگادار بی ئەو خاڵە ئەو جارە یەکێشتر قاعیدەی چوارەم بنەمای چوارەم لەو لە بنەماکانی لێدانی منداڵ لا ضرب مع الغضب زۆر زۆر ئەو خاڵە میهمە لە ئەو پەڕی تووڕەبوودایە عەقلی ڕاوەستایە چاوی هیچ دابیدیتن ئەوە زۆر زۆر خەتەرە بەڕاستی لەو کاتەدا ئەو کەسە لۆ چکە بەڕادەوەشێنی چاوی نابینی ئەها دەبین زۆر جار کابرا قسەچی دەکا یا مەسەلەن ئیشت کاکە تو کوبوو ئەو ئیشە ئەو کووت وا کرد دەرێ وەڵڵا ئەگەم لە خۆ نییە نازڵ ئەوە پێی دەوترێ ئەو حالەتێکەوە ئیغلاق یعنی عقلی ئینسان قفل لەبی سبحان الله لەو حالتە ئینسان دەبی زۆر زۆر ئاگادار بی لۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکا لا تغضب لا تغضب لا تغضب سێ جاران بە پیاوەک دەفرمێ تووڕە مەبە تووڕە مەبە تووڕە مەبە لە کاتی تووڕەبوون بەڕاستی کارەسات دەقەومێ لۆیە بەڕاستی دەبی لەو کاتێک کە لە ئەو پەڕی تووڕەبوون دای دەبی ئینسان ئاگادار بیتن لێدانەکەی لێ نەداتن هەتا تۆزێک هێمن دەبتەوە هەین لێ دەتانیتن لێدان بەکار بینیتن بنەمای پێنجەم لە بۆ بەکارهێنانی لێدان لۆ منداڵ یان لۆ هەر کەسێکەوە پەروەردەی دەکەی ارفع يدك عن الضرب إذا ذكر الطفل الله تعالى ئەگەر ئەو کەسەی لێی دەدەی ئەو منداڵی لێی دەی گوتی لۆ خاتری خوای هینا ڕەجات زۆر ئاگادار بە یەکەوسە دەسەگرە یەکەوسە دەسەگرە چکە باسی خوای دەکا ئەتوو لەو منداڵی دەدەی مەبەستە پەروەردەی بکەی مەبەستە ببێتە منداڵە چی ڕێک بە ئەخلاق خواناس وایە ئێوە منداڵە هاواری خوای دەکا تێی بگەینە خوا لەکرە من زۆر گەورەیە مادام ئەتوو پەنات بردە بەر خوای ئەوە ئەمیش دەستم هەرگرت ئەوە لێت نادەم لە بەرخاتری ئەو خوایە بزانە ئینجا کە لێت نەدا ئەها کوڕم بابی خۆم بیهینە داینێ لەسەر چیت لێدایە لێرەدا عەز دەکەم لەو بابەتەدا مەسائیلی لێدان ئێمە ئەگەر کە باسمان کرد ئەو پێنج بنەمایی بەکاردەین لۆ منداڵ زۆر مهمە لە چ تەمەنێک یعنی قۆناغەکانی پەروەردەی منداڵ طبعا ئەمە باسمان کرد منداڵ لە تەمەنی کە بیدایەتە تەمەنی بیدایەت حتا دەگاتە 10 ساڵ منداڵ پێویستی بە مولاتەفەیە پێویستی بە نەرمونیانیە پێویستی بە ڕووی خۆشە پێویستی بە قسەی خۆشە پێویستی لە باوەش گرتنە پێویستی بە حوب و حەنان و عەتفە ئەوە زۆر مهمە لە تەمەنی 10 ساڵی بەسەرەوە لەو لە تەمەنی 10 ساڵی بەسەرەوە ئاگادار بە یعنی لێدانی منداڵیش لەویش حەدی هەیە مەسەڵەن بۆ نمونە کوڕەکەت گەیشتە 18 ساڵ 20 ساڵ معقول نییە لێی بدەی یعنی کە لێتدا لە پەر چاوی خوشک و برایەکانی کەی دەستچێتەوە منداڵە برا گەوراتی پێ ناکرێ خوشتی گەوراتی پێ ناکرێ لێرەدا زۆر مهمە ئاگادار بە منداڵ کە تەمەنی گەیشتە هەرزەکاری کە تەمەنی 16 17 18 تەمەنەکەی زۆر حساسە دەزانی زۆر جاری وایە باوچێک لەو تەمەنە یەک شەقی لە منداڵەکەیدایە ئەو منداڵە ئیستیعابی ئەو شەقەی نەکردیە هەر فکری کردەوە هەستا چوویتە سەدبانی خۆی خنکاندیە خوا پەنامەندە لۆیە دەبی زۆر حساس بی ئەو منداڵەکە لەو تەمەنەیە تەمەنی هەرزەکاری دەبی بەڕاستی کە لێشی دەدەی دەبی بزانی چۆنی لێ دەدەی دەبی ئاگداری کەیەوە کە لێتدا ئینجا یعنی لە دواییدا لەگەڵی دابمیشە قسەی لەگەر بکە لەبەرچی لێتدایە لۆیە بەڕاستی و خاڵە زۆر میمە خاڵیشتر دەبی جیاوازیکردن لە نێوان کچ و کوڕ لەگە کچ زۆر فەرق و جیاوازی هەیە
کچ نەرمترە ناسکترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو شوشە یعنی دەیان شبهێنیتن کچ و ئافرەت لێرەدا بەڕاستی زۆر مهمە دایک و باوک بەکارهێنانی لێدان لۆ کچ دەبی زۆر حساس بی دەبی زۆر ئاگادار بی کچ دەشتێتەوە کچ بەڕاستی ناسکترە کاتێک ئەگەر لێشتدا یعنی بەنەوعەتی وهای لێ بدا زۆر وەکو برێ تەئسیر لە نەفسیەتی نەکاتن و ئینسان هەوڵ بداتن ئەو لێدانە چی ئینتیقام نەبی تۆڵە سەرنەوە لێدانە چی تربیەت یعنی وەکو برێ فێرکاری و تربیەت بیتن لە بۆ ئەو منداڵی لۆیە جارێشتر دەڵێمەوە لە بنەماکانی لێدان بنەمای یەکەم ئەوەیە لە تەمەنی کەمتر لە 10 ساڵ نابی لێدان بەکاربێ لە 10 ساڵ ئەو پڕی هەتە 16 ساڵ لێدان بەکاردێ بنەمای دووەم نابی لە 3 قامچی زیاتر یان لە 3 سۆند زیاتر لەو منداڵی بدێ بنەمای سێەم ئەویش بریتە لەوەی کەوا بەکار یعنی شێوازی بەکارهێنانی ئەو برین هۆکاری کە پێی لێ دەدەی و هەروەها شێوازەکەی وەش ئەو شوێنانەی کە لێی دەدەی زۆر ئاگدار بە بزانە خاڵی چوارەم بنەمای چوارەم لە لێدان ئەویش بریتی بوو لەوەی نابی لە کاتی ئەو پڕی تووڕە بوون لێدان لە منداڵی بدرێت کە کاتێک زۆ تووڕەیە خاڵی پێنجەم و کۆتایی ئەویش بریتێ لەوەی هەر کاتێ ئەو کەسەی لێتدا ئەو منداڵی لێتدا هاواری خوای گەورەی کرد پەنای بردە بەرخوا یەکەوسە دەسەرگرە وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين